ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. وكو برز ما مصلحة ما جي فكر خواج زايدات و براستي إما هر أو دانيش نمان كومالا كسي كوا خرد بينوا لو جوي قرتن لوي بزانين چن روجي كي لكن خوا أجر پاداشتي زورا أو إيشيشي زور قورو مهمة براستي اللي ربي هلدستن خواهی گەورە جەزای خێریان داتەوە ئەوانەی بەشداری دەکەن ئەوانەی بەکارەکە هەڵدەستن ئەوانەی گوێ دەگرن ئەوە لەکن خوای تەعالە کارێکی گەورەی وە لە بۆ ئەو دەڤەرە شتێکی زۆر زۆر چاکە بەڕاستی کە چەند ڕۆژێکیان لە بیرە خەڵکی غافل و بێ ئاگای لێ نییە نازانی لەو ڕۆژانە خێر و ئەجر لەکن خوای تەعالە مضاعەفە زیاترە پاداشتی زیاترە یعنی ئاوا جەماعەتێک ئاگادار دەکرێنەوە کاکە چەند ڕۆژێک هەیە خێر و ئەجر تێدا زۆرە چونکە ئێمە لە ئیسلامەتیدا خوای گەورە محەتاتی لۆداناینە لۆ لێخۆشبوون لۆ عەفوکردن مثلا تەماشا دەکەی ڕۆژانە پێش نوێژەکەی لۆداناینە بتە کەفارەتی گوناح لە مابەینی هەر نوێژێکەکەی لە بۆ نوێژەکەی دی ئەگەر نەیگرتەوە ئەوە دەڕوا لە بۆ جومعە لە بۆ جومعە تەماشاکەی لە جومعەکاندا خوای گەورەی کاتە کەفارەتی بینی گوناحەکان ئەگەر هەر نەیگرتەوە بینی ڕەمەزان دێ رمضان لبو رمضان دي دفت كفارتي بين جناحكان أجنا عمره لبو عمره دفت كفارتي بين جناحكان شوي ليلة القدر من هي أو 10 ذي الحجة من هي روج عرفة من هي كذا كوتيرة پیغمبر إخوة فرمي صلى الله عليه وسلم يعني يستا نويمين روش ديمين روش كذا بججن دفرمي بروجبون روج عرفة خوا جناح 2 صالي بيدا بابا رهزان يعني تو بس تماشاك زور خلق ايو حديثار وابا هكذاي بس رداتي ده فري بس من دمي لمنطلقي او وتبقي بزان خواي قورا كود ورده قرتوا صالك بيشي قناح الدروا يك صالي ديش كروجي عرفه بروجي ده بككتي تد او دروجي اگر قوشت يا خواي قورا امانتي لي ورقرتي واتو بباشي دي قبي هيج قناحك اللسنية كوي هجبو روي بس ببروشي بوني يك روج لو خواي قورا خو تيني دكي خو برسي دكي ها ايوا رفتارك ايوا پیغمبر خوا فرمي صلى الله عليه وسلم دو خوشيد له هي الافطار كردنوا يشان لكاتي افطار كردنوا جسمت طبيعي دبتوا ولكاتي لقاد بخواي قورا كاتك دقو يا خوا اوجا او اجران دزاني تنزور بري ظالم يعني استا خلچه كي براستي غافل بي آغا لوي كي استا ايما لسان روجيك دايني كبيغمبر فرميتي صلى الله عليه وسلم جهادش امن دا خيرين يا باشترين روجا لو خير كردن لو صدقه لو سيلي رحم لبو قرآن خيندن لبو چاقبون لقداكو باب لقر كسوكار يعني تماشا دكي خوا خيري مضاعفي تيدا دكاتن اجري زيادي لبو دادني لبو او كساني كلو چن روجانا دا عبادت دكن اما يستا من دمي مقارنه يكتان لو كان بريزان استا دجمناني اسلام زور خلچان مشغول كرديا با انترنت وفيسبوك وبا صحن وبا همشتيكو برو من داركان كامل با اتاري مشغول بهمشتيكو مشغول بالضبط او مفهوم پیغمبر صلى الله عليه وسلم وقت خوي مسلماناني او هم مشغول كربو بعباده بطاعه عباده يستلو خلق يدري درمتون دا خلق له يضل فلان كس خوي كش زور قردار بو وزعي خرابي بسرداد بس برو تماشا حياتك سبحان الله زور بيان دبيني مطابقي سنة نية دعاي أذكاري سبينان وإيواران نازاني قرآني كم دخيني نيجي بجماعات نية سنتي كما يعني تماشايك بديلي أوتيا يعني تخوا حيفني إيما قرآن كلامي خوايا لكن ما لي بآقاب لو دروجا بس تماشا فيسبوك كين بساعات بدو ساعات بس ساعات لدياري دانشا بلان 5 دقيقة آخيري شوكة دمينة ديوه بلوي تماشا قرآن خيني دكا شيطان فيري لي دكا يكسر پارده داتو دنوي قرآن خيني دكي نابي هر وقت تاكا كي داتا تسي توپاني اتاري تلفزيون مسلسل بريزان براستي ايما مسلمان يعني تنبيهك من بيويستا اقداريك من بيويستا لويا من ظلم يستا او دانشنانا براستي زور ضرورة تذكيريك لبو بريستان اقاما لي بفرمو دجمني اسلام هموش تيك لو دا انت دور جوري لو دا انت دور ماري
زەرەری توش تەواو دەبی ها بە زەرەری توش تەواو دەبی کاتێک تەماشای دەکەی بەڵام دەبینی خەڵکەکە زۆر بە پارەی خۆی شتە حرامەکان دەکڕی وەریان دەگری ئەوەی پێغەمبەر لۆی دانای صلی الله عليه وسلم کە لەزەتی لە بۆ ڕۆحی ئینسان هەیە لە بۆ ژیانی ئینسان هەیە لە بۆ مافی ئینسان هەیە سبحان الله لەو زۆرەشتانە دەبینی جاری وایە دوور دەکەوتەوە جەلوی بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە لەو دەڕۆژەدا بەڕێزان زیاتر خۆمان ماندی بکەین هەوڵێکی زیاتر بدەین عملی زیاتر ئەنجام بدەین کردەوەی زیاتر بکەین دوعای زیاتر بکەین یعنی زۆر لە خوای گەورە بپاڕین و خاستن ئێستا ئێمە لە کاتێکی ئەوها داین زۆر خەڵەکەیە مەسەلەن نەبوونی و ناخۆشی و ئەو شتانە بە چاوی خۆی دەبینی یەکسەر ڕوو لە خوای تەعالاکە سبحان الله هەر کە ڕوود لە پەروەردگار کرد ڕوود لە رب العالمین کرد ئللا خوای گەورە کارەکانت لۆ ئاسان دەکات ئەمە لەو ڕۆژانە کتابێکم دەخوێنەوە بەڕێزان بە ناوی قلوب تهوى العطاء تەماشاکە بزانە چەند کاریگەری و تەئسیری هەیە ئەو جۆرە شتانە یعنی ئێستا ئێمە لە چەند ڕۆژێکدا ئینسانێکیشی بە خوای گەورە بوو دوعا بکە با بپارێتەوە لە خوای گەورە عملی صالح بکە شتێک بکە لۆ خوای گەورە ئەویت کە لێی گەڕێ یعنی بەس ئەوەندە بزانە کە خوا دەفەرمێ ئین الله على كل شيء قدير یعنی ئیشی ما حرەکاتی ئێمە جهودی ئێمە مردن و ژیانی ئێمە هەمووی بەدەستی رب العالمینە یعنی ئەگەر خوا ئیزنی لەسەر نەبی نەخۆش نابی خوا ئیزنی لەسەر نەبی نامری خوا ئیزنی لەسەر نەبی عەزیەت نابینی لۆ پیا و ساڵحەکانی پێشی ئەوها لە ژیانێکی خۆشدا ژیانە لەبەرەوە گەلێ نزیک بووینە لە خوازدانیانە هەموو شتێک بە ئەمری خوای تەعالایە یەکسەر خۆیان تەسمیلی خوا کردی ئەوەندە مەشغەلەتی دنیا و ئەو زۆرەشتانە نەبووینە ئەو قیسەی دەرێم دکتۆرێکە ناوی دکتۆر ئیشانە دکتۆر ئیشان لە پاکستان دکتۆرێکی جەڕاحی زۆر گەورە تەکریمەکرێ لە یەکێک لە وڵاتەکان تەکریمی ئەوەی کەوا خەدەماتێکی زۆری لە جانبی طبیەوە کردو ئەنجام داوە سبحان الله دەڵێ ئەویش چوو بە تەیارە بڕوا لە ئەو جێگایە طبعا خۆشە ئینسانێکە تەمەنی جهودێکی زۆری سەرف کردبی پاشیانجینێ پێی بڵێن وەراتوو مادەم لەو مەجالە خزمەتت کردیا ئەوە مەدالیای تەکریمە ڕێزە تەقدیرە هەر وەکو ئینسان لە دنیای عمل دەکا خوا لە قیامەت ڕێزی لێ دەگری دەرێ ئەوە جهودەکانی دنیاتە کە ئەنجامتدایە ئینسان دڵی پێخۆش دەبی کە دەستە ناو بەهەشتێ ئەو عملانەی کە لە دنیا کردیتی مقابلی ئەو بەهەشتەیە دەڵێ چوون بە تەیارە ڕۆیشتم سبحان الله دەڵێ یەک سەعات تەیارە ڕۆی یەک سەعات یەکسەر ئینزارەکیان لێدا گوتیان بروسک لە تەیارەکەیدا نێزیکترین مەتار دەبی بنیشینەوە ناگەوینە جێگای خۆمان باش دەڵێ سبحان الله تەیارەکە بە ئیضطراری نیشت ئەمیش چوومەکنی گوتم کاکەوە هەبیە من دکتۆرم کەلکی تاخیر بوونی نییە جا دە 15 ساعات ئەنگووە من لە مەتاردانێ تا تەبدیلی تەیارە دەکەن ئەمن حیسابەکی ئەوهام هەیە گوتی کافتنەکە گوتی کاکە دکتۆر مادام وایە بینی ئێمە و ڕاوەستانی ئەو جێگایە مەتاڕی ئێستالیزین 3 ساعاتە بە سیارەی لۆ خۆت بە سیارەی خۆت بگەینێ دەڵێ بە ناچاری یعنی چار نەما و تەیارەکە نیشتەوە و هەستام سواری سیارەی بووم لۆ ئەو جێگایان ببە دەڵێ سبحان الله یەک باران و زریان لێیدا واللهی دەرێ سیارە پێشە خۆی نەدەدیت یعنی سبحان الله قەدەرە یعنی باشە چ بکەین کابرا گوتی هیچ پێشە خۆم نابینێ بێ لادەی ناتوانین بڕۆین دەرێ لاماندا خانیەکی گچکەماندیت لە جێگایەکدا بە لادەینەکەنەوە ماڵی تۆزێک لەوێ بمینێنەوە تا جەو هادێ دەبی بە حادسەکمان توش نەبی هەز ناکەمە من مەسەلە چییە دەڵێ لە دەرکەماندا دەرکەکە کرابەوە پیرێژنەک دانیشت بوو نوێژی دەکرد گوتی فەرمون وەرنە ژۆرێ وەڵا چووینە ژۆرێ گوتم پیرێژن دەکرێت تەلەفۆنێک شتێک لێرکوانە دەڵێ پیرێژنەکە پێکەنی گوتی ماریمە تەلەفۆن نا هەر کارە باشمان نییە ئەمە فەقیری شتێکی وامان نییە باشە ئەدی چ بکەین گوت تۆڵای دانیشەی سرعاتێک بکە و ئەوە ئاو لەوێن دەرە و خواردنیش لەوێن دەرە لە خۆتان تۆزەشی بخۆنی سرعات پێسی ڕێبوار بن گوتمان بەڵێ دەڵێ تەماشام کردی پیرێژنەکە نوێژی دەکرد و دوعای دەکرد بینە تەماشا منداڵەشی دەکرد لەوێ دانرا بوو دەیگۆ خوایە ئەو دوعای دەکەم خوایە لە بۆم بنێری لە دەسەڵاتی مندانیە سەری منداڵەکەی هەردەدا و دەگەڕاوە دوور کەعاد نوێژی دەکرد و لە خوای دەپاڕاوە دەڵێ میش لێم پرسی تۆزێک ئاو و تۆزێک نان لەوێ بۆ خواردمان هەروە بە پەلە تەماشا بارانەکەش هەر زیاتر دەبوو گوتی لە پیرێژنەکەم پرسیەوە مولاتەفەوە تو چ دەکەی ئەو منداڵە چیە لۆ لەوێن دەرا گوتی وەڵڵاهی ئەو منداڵە تووشی نەخۆشیێکی زۆر قورس بووە
دەڵێن عملیاتێکی زۆر گەورەی دەوێ پیاوێکە دەبی بەس ئەو عملیاتە ئەو بیکاتن ناوی دکتۆر ئیشانە ئەو دکتۆرەش دەرێن عملیات و دەستحەقی زۆر گرانە و جێیەکەشی زۆر دوورە ئەمیش دوورکەعات نوێژی دەکەم دەڵێم خوایە ئەگەر شتێک بتەوێ لۆم ئاسان بکەی لۆم دەنێریە ئێرە ئەگەر خێری تێدا خوایە بینێرە بە من ناکرێ بە تو دەکرێت گوتی پیرێژن ئەوە ئیشی تووە تەیارەی لە ئاسمانی عاتل کرد و سیارەی لە عەردی سەر لێ شێوان دکتۆر ئیشان چێیە ئەمنم بابە وەڵا بەس خەریک بوو هەموومان قوڕ بەسەرکەی بە دوعایەکەت ئەوە تا ئەمن هاتیمە ناو ماریت ئەو دکتۆرەی لە دوی دەگەڕێ ئەمنم دەڕێ وەڵی منداڵەکەمان هەرگرت و بردمان و عملیات و کامل شتمان لۆ کرد و بە بەلاش و ناردمان و لۆ ماڵی خۆشی بەس تەماشا دوعایەکەیکە ئێستا دەیان کەسیت کە بینە کە ئیمانی زەعیف بین بڵێن دکتۆرێکی لە فلانجێ عیلاجی توی پێ دەکرێ ئەلێرە ڤیزەم لۆ لێدەن پارەم بدەنێ ئەوەم لۆ بکەن هەموو شتێکی دەکا با بڕۆ ئەوانە ئەسبابن شتی تەبیعیە دەست پێوە بگری بەڵام لای خوای تەعالە جاری وایە لە بیر دەکا و ئینسانە ڕاز ئەتوو ڕوو لە خوای گەورەکە یعنی بزانە ئەگەر شتێک لەکن خوا خێری تێدا بی ئللا خوا ئەو شتە دلو ئەنجامەدا جا بەڕێزانە ئەمە مەثالەکەمان لەسەر چییە لەسەر ئەوەیە تۆ لەو چەند ڕۆژەدا دەتوانی دوعای زیاتر بکەی زیاتر لە خوای تەعالە بپاڕێەوە قورئانی زیاتر بخینی خۆت زیاتر لە خوای گەورە نزیکەیەوە یعنی حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک گوتە سەحابان تو تەماشا حەدیثەکانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثەکانی لە زۆر بابەوەیەوە لەبەر چییە لەبەرەوەی ئەگەر ئەوەت پێ نەکرا ئەوەی بکە ئەوەت پێ نەکرا ئەوەی بکە ئەوە هەموو شتەکان لە خاتر هەموو ئینسانێک بگرتەوە ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە فەرمیە سەحابەکان کولی یەکێک لە ئێوە 1000 حەسەنەی بکە ڕۆژێ سەحابەکان تەماشا یەکتریان کرد 1000 چاکە ئەیجاو بە چ خڕ دەبتەوە دەبی بکرێ دەبی نەکرێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یەکێک لە ئێوە دەبی ڕۆژێ 1000 چاکەی بکەن یەکێک لە سەحابە فەرمووی یا ڕەسوڵ الله زۆر نییە یعنی 1000 چاکە خە چ بکەم بەردەکەم لە ڕێیە لادا دووم لادا نوێژەکەم کرد هاتمە مزگەفتێ گەڕامەوە چوو هەمووی خڕک و وەزەریەک لەوانە دەکات دە پازدە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بەس تەماشاکە 100 جار برێ سبحان الله چاکەی یەک بەدەیە دەکە 1000 حەسەنە ئەوە ڕێی ئاسان لەو کەسانەی کە مەسەلەن خوێندەواری نییە هەموو ڕۆژێ 1000 حەسەنە بەس دانیشە برێتە سبحان الله چاکە یەک بەدەیە 100 دەکە 1000 بڕۆ ئەنجامیدا ئەو ڕۆژ جومعە بوو ئەو سەڵەوات دە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر سەڵەوات دە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم با ئەو جومعەمان فەرقی هەبی لەگەر جومعەکانی دی لەگەر ئەو جومعانەی کەوا ڕابردوو لۆ چونکە ئێمە ئێستا لەو دە ڕۆژە داین کە دەیەمینیەبی بەجێژنە لەبۆ ئەوەی عەمەلەکان زیاتر بێ کردەوەکان زیاتر بێ لە لای خوای گەورە زیاتر ئەمە نێزیک بینەوە لە ڕەب العالەمین کردەوەی زیاتر بکەین لۆی خوای گەورە لێمان ڕازی بی قەت فکر لە خراپە و لە شتی ناڕێک و ئەوانە مەکەوە عملێکی صالح بکە ڕوبەما خوای گەورە ئەو عملە صالحەت لێ وەربگری ڕوبەما خوای گەورە ئەو چاکەیەت لێ وەربگری و ڕوبەما ئەو چاکەیە ئاخر شت بی لەسەریدا کە کۆتایی ژیانت پێدێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئاخر قسەی لا إله إلا الله بی دەستە بەهەشت هەر کەسێک لەو ڕۆژەی مرد یەک سەدەقەی کرد بێ دەستە بەهەشت هەر کەسێک لەو ڕۆژەی دەمێتن بە ڕۆژی بێ ئەو ئینسانە دەستە بەهەشت کەواتە بەڕێزانم ئێمە ئەگەر تەماشا خۆمان کەین و مقارنەیکەین بە سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی سبحان الله عملی خۆمان زۆر بەکەم دێتە پێش چاوی ئەمن هەموو جارێ مقارنەیەک دەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی وا پەروەردە کرد ئەوەندە عملیان دەکرد یعنی ببوونە ئینسانی دائم عابد الليل بەشەو شەو نوێژیانە کرد بە ڕۆژی دەبوون قورئان خوێندنێکی زۆریان دەکرد لەبەرکردنێکی زۆر حفزێکی زۆر یعنی وەی لێ هات بوو حتى ويان لهذا تجاوز يعني كلوي كبيغمبريش بيقود بن صلى الله عليه وسلم يقلوانا مثلا عبد الله كري عمرو كرعاس وكل صحيح بخاري مسلم ده هاتوا بيغمبر صلى الله عليه وسلم شكاتي لي ذاك بابي ضل قال زور عبادتي ذاك يا رسول الله بي بري كم كاتوا يعني عبادتك كم تركاتوا ولوي كدي كاتل بيغمبر ما نجي صلى الله عليه وسلم فرمي يا عبد الله ورب زانم باب تقليد لي ذاك فرمي يا رسول الله لباري شيوا يعني اشتيشي خرابم كردي فرمي نا مەس بزانم کوو بە ڕۆژی دەبێت و تەسەوەر دەکەیت چ جواب بداتەوە گەنج ئەوە گەنجێکە وەکو باقی گەنجی و سەردەمە هەر قورئان و حەدیث پەروەردەیان کردووە فەرمی كل يوم يا رسول الله هەموو ڕۆژێ بە ڕۆژیمە یا رسول الله پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم نابی فەرمی لۆ نابی یا رسول الله فەرمی مانجێ سێ ڕۆژ بە ڕۆژی بە چاکە یەک بەدەیە دەکا هەموو ساڵە گوتی زیاتر دەتوانم
فەرمووی دووشەم و پێنجشەمان بە ڕۆژی بە وەکو من فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگەر بێئەدەبی نەبی لە توش زیاتر دەتانم فەرمووی وەکو پێغەمبەر داود بە ڕۆژی بە ڕۆژێک بشێنە فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگەر بێئەدەبیەکەم زیاتر نەبی لەویش باشتر دەتانم پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لا صام من صام الأبد ئەوەی هەموو ڕۆژێ بە ڕۆژی بی وەچ وەی وایە بە ڕۆژی نەبی ئیتیباعی سنەتکە لەوە زیاتر تەجاوز نەکەی بەڵێ یا ڕەسوڵ الله قبولمە فەرمووی وەکەیفە تەختیم قورئانی کو دەخوێنی کو ختم دەکەی کو تەواوەکەی فەرمووی كل ليلة يا رسول الله هەموو شەوێک هەموو قورئانی دەخوێنی يعني تەماشاکە سبحان الله پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کەمیکەوە لە مانجێ جارێک فەرمووی زیاتر ئەتوانم 15 ڕۆژ ئاخیری فەرمووی 3 ڕۆژ جارێک ئەو جا قورئان ختم کە فەرمووی یا رسول الله لەوەش باشتر دەتوانم پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە 3 ڕۆژ کەمتر ختم بکە لە قورئانێ تێناگە بەس دەخوێنتەوە ئەو جا عەبدوڵڵاه لە ئاخیری عومریدا دەزانی چی دەفەرموو بەڕێزان گەنج بوو هەتا پیر بوو تەمەنێکی یەکجار زۆرە چەند ساڵی پێچوو فەرمووی واللهی هەتا ئێستا لە ژیانی خۆمدا وازم لە وەسیەتەکەی پێغەمبەر نەهینایە صلی الله عليه وسلم ڕۆژ ناڕۆژ بە ڕۆژیمە و 3 ڕۆژی جارێک ختمی قورئان دەکەم لە غەیری عەشرەکە لە غەیری ئەو 10 ڕۆژەی کە ئەجر تێدا باڵایە دەبی ئەو ڕۆژانە ئینسان چی کردبی لە بۆ خوای تەعالا جا لۆیە بەڕێزانم ئێمە کە دەڵێن يعني مقارنەیەکی ئێمە بە سەلەفی صالح دەکەین و تەماشا دەکەین عملی خۆمان زۆر جاری وایە بە کەم دێتە بەرچاو هی قەدیم محەممەد المستەفا پێی دەفەرموون بڕەچی کەم کەنەوە ئینگۆ زۆرە عەمەلەکانتان هی ئێستا کەرچیوە نییە برێ کەمکەوە هەدەبی برێکاکە بڕەچی زیادکە هێوەتری ببە محاولەشیت کە بکە ئەو نوێژەش بکە وەڵام مەمەستا 4 نوێژی دەکەم بەزی سبەینان ناکەم هەر ناکەی یعنی بە جەماعەت ناکەی ناوەڵەوە ڕۆژ شەردێ ئەو نوێژێ دەکەم تخواوە کەنجم بۆ نوێژکردن محەممەد المستەفا دەفەرمێ ئەفضل سەڵات لكن خواي قورة لهر بيز نوێژەکە نوێژی سبەینانی ڕۆژی جمعەیە لكن خواي تعالى بزانم نوێژی سبەینان بە جەماعەتەکەی يعني ئەوە نەقسەکە لە عەمەلی ئینسان لە کاتێکدا کەمی دەکەیەوە بەڕێزان با هەر نانا لەو 10 ڕۆژە لە ڕۆژی قیامەت کە بانگت دەکەن ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك خواي قورة پێ دەفەرمێ کتابەکەت بخوێنەوە بەس کە گەیشتی ئەو 10 ڕۆژە بە عەمەلی تێدابی بەڕێزان باکردەوەی زیادی تێدابی یعنی ئێستا بینە بەرچاو دەزانی عەمەلی قیامەت کووە من نیشانت دەم لە خاتری وی لەکن گەلێک وازەح بی ئێستا کابرایەک دەفتەری حساباتی لۆ دەینین دەڵێنەوە قازانجی ئەو مانگەمانە تەماشا دەکا ڕۆژی یەکەم 2 وەرەقە 5 وەرەقە 10 15 دوایە دەڕوا 25 دەفتەرە قازانج دەگاتە دەی ئاخیری دەبینی بوویتە 3 دەفتەر و 4 و 5 ئەدی لۆ ئەوانی دی ئەوهانیا کاکە لە خۆت بپرسە لەبەرەوەی جوهودت نەکردیە لەبەرەوەی ئیشت نەکردیە لەبەرەوەی مەعمەلەکەت ڕاگرتیە لۆیە نەهاتیە لێرە تەماشاکە سبحان الله ئێستا ئێمە دەفتەری قیامەتمان ئەوا دەدرێتە دەستی خوای گەورە پێمان دەفەرمێ اقرأ کتابە دەی ئەو کتابەی خۆت بخوێنەوە کەفا بنەفسیکە اليوم عليك حسیبە بزانە چی تێدایە بزانە ئەو کتابە چی تێدایە هەرچی کردەوەیەکت هەیە لەوێن دەردایە قورئان خوێندن لەوەیە نوێژکردن لەوەیە جا زۆر سەیرە ناویان لەو 10 ڕۆژە نایە نۆمینەی حاجیان طبعا ئەو خۆی لۆ على أساس أو نوروجا بس بيراميردانا بيراميردي قتشكو يعني أواني ضعيف بوينا وزايع بوينا بس أوان لوان هي بروجي من طاعة عبادتكم بينما أو دروجا هي بيراميردا هي جنزة هي آفرتا هي هموانا هي كسيغنية تايبة بلي ولا أو نوميني حاجيانا ولوي بس حاجي عبادتي خوايدا كان دسنا حاجة لوين دريان لير كان بيريجنو بيراميردا كان بيدا منا بەڵکو هی گەنجەکانە زیاتر کە تااقەتیان هەیە کە توانایان هەیە دەتوانن لەو چەند ڕۆژە زیاتر خوای گەورە لە خۆیان ڕازیکەن زیاتر لە خوای پەروەردگار نێزیک بنەوە زیاتر ئیتیباعی سنەتی محەممەد المستەفا بن صلی الله عليه وسلم خۆیان وەلێ ناکەن ئینسانی کەسەل و تەمبەڵ و ئەوانە بن والله ئەگەر عبادەتی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم مقارنەکەن بە ئێستا زۆر جاری وای وەمان دێتە بەرچاو دەڵێ لەوانە خەڵکێکە بی ئێستا خۆی پێ ئیماندارە بەڵام لە سیفەتی منافقەکان نێزیک بی خوای گەورە پەنامان بدا ئینەما ئێستا ئێمە پێویستمان بەوەیە جوهودێک بکەین نەشاتێک بکەین تۆ وەکو تەجربە من وەکو میسالێکی عەقلی پێت دەڵم یەک ڕۆژ تاقی بکەوە پێنج نوێژەکەت بە جەماعەت بکە سنەتەکان بکە ئەزکارەکان بکە شەوێ هەستەوە هەندێک قورئان بخوێنە و شەو نوێژیش بکە بزانە ئەو ڕۆژەی تو لەگەڵ ڕۆژانی دی فەرقی چییە بس با بقى خوای تعالى بس لو دنيا بزانة تندلد مرتاحة بس بزانة علماء بيشي رحمة إخوان اللي بداية فرمو إما لبس تيشد حزمان لي لدنيا بمينينوا لبر قرآن خيندن لبر شو نويش كردن
لەبەر دۆست و برادری نێزیک چاکەیان لەگە بکەین ئەگەر لەبەر ئەو سێشتە نەبی واللهی حەزمان لێ نییە یەک دەقیقە لەو دنیایەدا بمینێنەوە ومێ دەکەین بگەین بەخوای تەعالە و ڕۆحەکەمان لێ وەربگرتەوە بچینەوە لای پەروەردگار و رب العالمین یعنی مەقولەیەکەیە مەشهورە لەلایەن عولەمای سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی دەڵێ کە تەمەنیان دەبووە 40 ساڵ وازیان لە تەلیف و لە کتابیش دەهینا دەیانگۆ ئەوجە دەبی ئیش دەست پێکەین لۆ قیامەتێ ئەوە ئیمامی سیوطی تەماشای کە ڕەحمەتی خوا لێبی تەمەنی بوو بە 40 ساڵ حتا وازی لە تەلیف و کتابیشینا یا ئیمام مەبەستت چییە بەس عەمەل لە بۆ قیامەت هەتا پێی دەگەم هەتا دەگەومە ڕۆژی قیامەت ئەو عەمەلە لۆ خوای گەورە بکەم خوای گەورە لە خۆم ڕازی کەم حتا گەویشتە خوای تەعالە بەس عیبادەتی کرد لە پاشی 40 ساڵیەوە ئەمە ئێستا جاری وایە لە پاشی 40 ساڵیەوە هێشتا هەر نوێژی نەکردیە هێشتا هەر عیبادەتی نەکرد هێشتا هەر تاعاتی نەکردیە نۆمینە دێ دێمینە دێ ڕەمەزان دێ لەیلەت القەدر دێ عەرەفە دێ خەڵکێک هەیە بێ ئاگایە خەڵکێک هەیە ئاگای لێ نییە ئەتوو ئەو عەمەلانە وەرگرە بەڕێزان وەکو شتێک وەریگرە بەڕاستی ئینسان لە دەستە خۆی نەدا قیامەتیەن زۆر زەرەرەکا گەر ئینسان ئەو چەند ڕۆژانە ئین الذین ئامنوا وعملوا الصالحات نەبی یعنی عەمەلێکی صالحی نەبی خوای گەورە پێ لە خۆی ڕازیکە عەمەلێکی صالحی نەبی خۆی پێ لە خوای گەورە نێزیکاتەوە لە رب العالمین لۆی شتێکت پێبی کاتێک دەچێ لای پەروەردگار و رب العالمین زادێک و زەخیرەیەکت لە بۆ خۆت کۆ کردیتەوە بەڵام ئەگەر هیچ زاد و زەخیرەت پێ نەبی چ دەکەی یعنی تەماشا خۆت دەکەی زەعیفی مفلیسی بێتاقەتی هیچت پێ نییە پارەیەکت پێ نییە شتێکت پێ نییە لەو قیامەتە بتوانی نەجاتی خۆت پێ بدەیت مەگەر لە قورئانێدا چەند جار نەتخینتەوە وەتەزەوەدوا فإن خەیرە الزاد التەقوا باشترین زاد تەقوایە لە خوا ترسانە ئێستا خەڵکێک هەیە حەرامی دەخوا خەڵکێک هەیە ڕیبای دەخوا خەڵکێک هەیە دزی دەکا ڕیشوەی دەکا هەموو شتێک دەکا واز لەوانە بینە وەرە ڕوو لەو عیبادەتەکە کە پێی دەرێ نوێژ و تاعەت و قورئان خوێندن لۆ خوای تەعالە لۆی ببیە سمبولێک ببیە کەسێکی بەرز لە ڕۆژی قیامەتدا لە دنیایەدا عەمەلێکی زۆرت هەبی لۆ خوای گەورەت کردبی لە قیامەتدا ئەجر و پاداش دەکەی خۆت وەگریەوە ئەجری ئەو عەمەلانە وەگریەوە ئەجری ئەو کردەوانە وەگریەوە کە لە دنیادا ئەنجامتدایە و کە لە دنیادا کردیتە هەموو عەمەلەکانی ئینسان لە ڕۆژی قیامەتدا ئەوەیە جەزاء لما كانوا يعملون بەوەی کەوا کردیتە بەو عەمەلەی کەوا کردیتە شەر نییە خەڵکێکی زۆری دەزانی و زۆری شارەزایە بەڵام عەمەل و کردەوەیدا کەمە ئینسان عەمەلێک بکاتن لۆ ڕۆژی قیامەتی سوودی هەبی لۆ دوا ڕۆژەکەی خۆیدا سوودی هەبین جا ئەو چەند ڕۆژە بەڕێزانم من وای بە چاک دەبینم بەڕاستی ئینسان نەوعێک لە تەفەڕوخکە لە بۆ زیکرکردن و عیبادەت و تاعات و خۆماندیکردن با ئەو ڕۆژانەمان فەرقی هەبی لەگەڵ ڕۆژەکانی دی با ئەو ڕۆژانەمان لەگە دەفتەری ئەعمالماندا فەرقی هەبی لەگەڵ ڕۆژەکانی دی با ئەو ڕۆژانە وەکو ئەو ڕۆژانە لێ نەکەین کە ڕۆی بەبێ عەمەلێکی زۆر بەبێ کردەوەیەکی زۆر ڕۆی بەبێ زکر و سەڵەواتێکی زۆر ڕۆی بەبێ قورئان خوێندنێکی کەم وا شتێکمان نەچاند لۆ ئەو چەند ڕۆژەی کە ماومانە با بتوانین ئەنجامی بدەین و لەوەی خوای پەروەردگار پێ لە خۆمان ڕازی بکەین وەکو ئەو پیاوە ساڵحانەی پێشی کە عەمەلیان کرد وەکو ئەو سەحابە بەڕێزانە وەکو ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام کە ئیشیان دەکرد لۆ خوای تەعالە کە لۆ خوای گەورە خۆیان ماندی دەکرد کە علمیان هەبوو عەمەلیشیان هەبوو بەس با ئێمە لەو کەسانە نەبین سبحان الله دەبینی کەسانێک هەیە علمی هەیە بەڵام عەمەلی نییە هەیە عەمەلی هەیە بەڵام علمێکی کەمی هەیە لەکن خوا باشترین کەس ئەوەیە إن أكرمكم عند الله أتقاكم چێ لە هەمووان بەتەقواترە چێ دڵی لە هەمووان سافترە چێ لەکن خوای گەورە لە هەمووان چاکترە جا من لەو منتەڵقەوە دەیرێن بەڕێزان ئەوەی قسەی لەگە داکوبابی نییە یان لەگە خزمێکی نییە یان لەگە کەسێکی نییە یان کەسێک دڵی داکوبابی عادز کردیە یان کەسێک ماڵێکی فەقیر پێدەزانی باوچی سەدەقە و خێریان لە بۆ بکات لەو چەند ڕۆژە خێرەکان مزاعەفە و ئەجرەکانی زیاترە یان دەیەوێت کردەوەیش چاک بکە با لەو چەند ڕۆژەدا ئەنجامیدا پێش ئەوەی مردن بەرۆکی بگرێ ئەو ئینسانە نەتوانی جارێک کە بگەڕێتەوە دنیا عەمەلێک کردەوەیەکی چاک لە بۆ خۆی ئەنجام بدا وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر قەبرێکە ڕاوەستا فەرمووی چێ صاحبی ئەو قەبرە دەناسی یەکێک لە سەحابە فەرمی یا رسول الله من دەیناسم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم چێیە فەرمی یا رسول الله ئەوە فلانی کوڕی فلانیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دوور کە عاد نوێژ بدەن بە صاحبی ئەو قەبرە بە هەموو دنیای ناگۆڕتەوە بە هەموو دنیای ناگۆڕتەوە بەڵام فەرمی ئەو پێی ناکرێ ئێوە پێتان دەکرێت ئەوە دەرس بوو لە بۆ سەحابەکان لە بۆ ئەوان تێیان بگەنی معنی ڕەکەعاتی نوێژ زۆر فەزلێکی گەورە و چاکەیەکی گەورەی هەیە مەگەر چەند جارە و حەدیثی پێغەمبەرتان گوێ لێ نەبووە صلی الله عليه وسلم کاتێک کە دەفەرمێ یەکێک لە سەحابە دەفەرمێ یا رەسوڵ الله دەمەوێت ڕەفیقی تو بم لە بەهەشتێ پێکەوە
پێغەمبەر چی پێ دەفەرمێ صلی الله عليه وسلم نابێ ڕەفیقی من ناتوانی لەگەرە من دۆست بی نە بس ئەوەندە فەرمووی محەممەد المستەفا فأعني على نفسك بكثرة السجود فەرمووی مادەم زۆر سەزدە لۆ خوای گەورە ببە زۆر سرت لۆ خوای گەورە نیویکە زۆر لە سەزدە بمینێوە زۆر سەزدەی لۆ خوای تەعالا ببە ئەگەر دەتەوێت ببێ ڕەفیقی من ئەگەر دەتەوێت ببێ دۆستی من لە بەهەشتێ لەگەڵ مندا پێکەوە بین فەرمووی ئەتوو زۆر سەزدە لۆ خوای تەعالا ببە بڕۆ بەڕێزان تەماشاکە لە هەموو شتەکاندا لە شەرعدا ئەوانەی گوتراوە مادام مطابقی سنت بوو دەفەرمێ زۆری تێدا ئەنجام بدە خێزانی هاڕونە ڕەشیدیان لە خەوێ دیت طبعا ئەوانەی چوبنە حەج و عومڕەی جێیشیان دیتیە پێی دەرێن عین ست الزوبەیدە یعنی کانیەکەی ست الزوبەیدە خێزانی هاڕونە ڕەشید دروستی کردیا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی یعنی لە ناو شاری مەکەیدا لە بۆ چیای عەرەفەی لە بۆ مینای لە بۆ مزدەلیفەی لە بۆ جێی شەیتان ڕەجمکردنێ ئاوی گواستەوە لەسەر نەفەقەی خۆی لەسەر پارەی خۆی دەڵێ سوبحانەڵڵا پارەی یەکجار زۆری سەرف کرد ئەوجا ئێستاش کە ئەگەر چوون ئینشاءالله خوا بە قسمەتی کردن لە بۆ حەجیان لە بۆ عومڕە ئەوها کە دەڕۆن لە عەرەفەی بە تەنیشت مزدەلیفە و مینای دادەچن لە بن چیایەکان تەمەشاکە کۆل هەیە کۆل ئەو کۆلە ئاساری مایە ئەوە خێزانی هاڕونە ڕەشیدی دروستی کردیە پێی دەرێن عین ست الزوبەیدە ئەو کانیەکان ئەو دروستی کرد ئاوی لۆ حاجیان ڕەوان کرد دەڵێ پاش ئەوەی کە کانیەکەی تەواو کرد و حاجیەکان لەو گەرمایە و لەو وەزع ناخۆشە ئاویان لێ نێزیک بوو ئاویان دەخواردەوە مەساریفەکی زۆری لێ کرد دەفتەری هەبوو دەفتەر ئەوانەی کەوا ئیشیان دەکرد دەفتەرەکەیان هینا هەر یەکە هەندێک پارەیان مابوو مەبلەغە چێدانێ مەسەلەن 100 دیناری زێڕی دەدا عەمەلەیەک دەیگو هەتا تەواو دەبی تەماشایان کردێ ئەو 30 دیناری مابوو دەبایە بیداتەوە ئەو 20 دیناری مابوو ئەو 40 دیناری مابوو ئەو 10 دیناری مابوو ئەو 15 مابوو دەڵێ فەرمووی دەفتەرەکان پێوە دەنەوە تەرەکنە الحیساب اليوم الحیساب ئەو حیسابە هەرگرن لۆ ڕۆژی حیساب لەکن خوا پێی بڵێن ست الزوبەیدا ئەوەندە خێرەی دایتەمە هەر ئۆندەم لۆ لەکن خوای برێن ئۆندە بەستا ئەوەندەم لۆ برێن لە کرێکارەکان لە هەمیان خۆش بوو هەمووی عەفوکردن 1 دیناری لێ وەرنەگرتنەوە هەمووی گوتی زیادەکە لە بۆ خۆتان بەس لەکن خوای تەعالا بڵێن ئەو خێرە ئەو سەدەقەیە ئەو ئافرەتە فەقیرە بە ئێمەی کردووە وەفاتی کرد یەکێک لە پیاو ساڵحەکان دەفەرمێ لە خەوێم دادی فەرمووم ئەی زوبەیدە خوای گەورە چی لەگەر کردی گوتی وەڵڵاهی زۆر شتمان لێ وەرنەگیرا دەڵێ دەنا ئەمن گوتم لەو خۆی پێم گوتم باشە من قەنەعاتم وایە ئەتوو هەر بەو کانیاوەی کە دروستت کرد و ناردت لۆ حاجان خوا بەوە لێت خۆش بووە فەرمووی وەڵڵاهی دوور کە عاشە و نوێژم لە شەوێکی تاریک لۆ خوای کرد ئەو نەبوایە ئەمن بە هیلاک دەچوو ئەو نەبوایە ئەمن بە هیلاک دەچوم لە شەوێکی تاریک دوور کە عاد نوێژم لۆ خوای کردیا ئەوەیان بەهانامەوە هات ئەو عەمەلە لۆ من دەوریە بوو بەڕێزان ئێمە ئێستا لە بەردەستماندایە کردەوەمان لە بەردەستدایە اقترب للناس حسابهم خوای گەورە فەرمێ حیساب نێزیک بوو بەڵام خەڵک وەزعی چییە وهم في غفلة خەڵک لە بێئاگاییدا خەڵک ئاگای لێ نییە یعنی تەماشا دەکا وان دەزانی حیسابی ڕۆژی قیامەتی بەسەردانایە دوا ڕۆژی بەسەردانایە خوای گەورە محاسبەی ناکا ئەو ئینسانە بەڵام وەڵڵاهی ئەگەر محاسبەی نفسی خۆمان بکەین لەگەر نفسی خۆماندا خۆمان یەکلایی بکەینەوە زۆر عەمەل زیاتر لەوەی ئێستا دەیکەین ئەنجامی دەدەین لۆیە پێویستمان بەوە هەیە بەڕێزان ئیعادە نەزەڕێکی نفسی خۆمان بکەینەوە تەماشایەکی کردەوەکەی خۆمان بکەینەوە با کردەوەکان زیادکەین لەو چەند ڕۆژانەدا لۆ خاتری ئەوەی خوای گەورە پێی لە خۆمان ڕازی بکەین ومێ دەکەم ئینشاءالله لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە لە کۆتایی ئەم کۆڕەدا کە خوای گەورە هەموو لایەکمان تەوفیق بدا یا ڕەبی خوای لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت عەمەلەکانمان لێ قبول بکەی بە گەورەی خۆت یا رب العالمین یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش بی لە کەم تەرخەمیەکانمان خۆش بی یا ربی خدای لە گوناحی خۆمان و داک و بابمان خۆش بی یا ربی خدای شیفا لەو نەخۆشەکانمان بنێری خوای ئەوەی لەو مەجلیسە دانیشتێت چ لە پیا و چ لە ئافرەت بەخۆی نەخۆشە یان نەخۆشێکی هەیە یا ربی خوای شیفای لۆ بنێری یان کەسێکی لێ مردووە خوای لە مردووەکەی خۆش بی یا ربی خدای لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت عەفومان بکەی خوای لێمان ڕازی بی خوای علمێکمان پێ ببەخشی ئیخلاص و عەمەلی لەگەردابی خوای سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوای ئەو مەجلیسەی لێی دانیشتن لە دەفتەری ئەعمالماندا لۆمان بنووسی و ئەجرمان لەسەر بدەیەوە یا رب العالمین یا ربی خدای تەوفیقمان بدەی لەو چەند ڕۆژە لە بۆ کردەوەی چاک یا ربی خدای ئەو ڕۆژەی ئەمانەتی ڕوحت تەسمیل دەکەین عملمان لهم روجك زياتر بي لهم روجك زياتر لمن راضي بي يا رب العالمين يا ربي خويا بقوري خذ لما خوش بي خويا عفو من بكي
يا ربي خوايا كبلي قايت ودقين بقوري خد خوايا لمن راضي بي خوايا لمن راضي بي خوايا عفو ما بكي خوايا لداك باب ما خوش بي خوايا لهم كسكار ما خوش بي لما مستيان ما لقطابيان ما لجيران ما لبرادر ودوست من يا رب العالمين يا ربي خوايا اواني هدايتش يا نبو هدايتي ام بدي يا ربي خوايا اوز عنا خوش ما لو بقوري بخوشتر يا ربي خدا كنز كان من اصلاح بكي بير كان من اخر خير بكي موفق دنيا وقيامت ما بكي لدواروش دال جير سيبري خد حشر ما بكي بدستي محمد المصطفى لحوزي كوثر او ماندي ولا سربردي سيراد ببرينوا ولا فردوس الاعلى لقر پیغمبران وشهيدان ورازقيان وصالحين داكو ما بكي آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.